سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و لە باسوخواسی ئەمڕۆمە داباز لەوە دەکەین کە زانکۆ چۆن دەتوانێت لە کۆمەڵگەدا ڕۆڵی خۆی بگێڕێ. زانکۆ وشەیەکە یان بوونە بە واتای کۆکەرەوەی هەموو زانستەکان، واتە لووتکەی زانین و زانست و وەرگرتنی معریفە، واتە قوتابی لە کۆتا لووتکەی زانکۆدا دەتوانێت تەواوی معریفە و زانستەکان بۆ خۆی کۆبکاتەوە و ببێتە کەسێکی زیرەک یا بێتە کەسێکەوە زانست و زانیاری و معریفە لە لای میوان بێمیشە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ڕۆڵی زانکۆ دەکەین لە کۆمەڵگەدا. ئایا زانکۆ لە کۆمەڵگەی کوردی و لە کۆمەڵگەی ئێمەدا چ ڕۆڵێکی گێڕاوە؟ کامەیە ئەو ڕۆڵە ڕاستەقینەی کە پێویستە زانکۆی ئێمە بیگێڕێت لەبەرەو پێشبردننی معریفە و زانست لە کۆمەڵگەکەماندا؟ زۆر جار کۆمەڵێ ڕەخنە ئاراستەی زانکۆ یام ئاستی زانکۆکانی ئێمە دەکرێت ئەم ڕەخنە و گلیانە لە چیەوە سەرچاوی گرتووە، یام ئێمە چۆن وا بکەین کەوا زانکۆ جارێکی دیکە ئەو ڕۆڵە ڕاستەقینەی خۆی کە پێویستە بیگەڕێت لە کۆمەلگا وەری بگرێتەوە و کامانن ئەو هۆکارانی کەوایان کردووە زانکۆ لە وڵاتی ئێمەدا لە ئاستێکدا بێت کە خەڵک بەجۆی لە جۆرەکان ڕەخنەی لێبوون. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاراز محەممەد ساڵح مامۆستای زانکۆم کردو. دکتۆرگیان بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ یۆش. زانکۆ لە کۆمەڵگەی ئێمەدا چ پێگە و چ ڕۆڵێکی هەیە یان بوونە ئەو پێگەی کە زانکۆی ئەیگێڕێ کامەیە؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دیدارە، سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز. زانکۆ ناوەندێکی معریفی ئەکادمیە، یەکێکە لە زەرورەتەکانی سەردەم وەلو لەوانەیە بڵم لە مێژووی کووردا و لە ناو سەر ساحی کوردستان مێژوویەکی کۆنی نییە. بۆ یەکەمین جار کە زانکۆ لەسەر ئاستی هەموو کوردستان کە دروستکراوە، زانکۆی سلێمانی بۆ لە ساڵ 1968 تا دروستکراوە و یەکێکە لە زەرورەتەکانی ئەم سەردەم و سەردەمی خوێندنی مۆدێرن و ڕۆڵی گەورەی بینیوە. زانکۆ ئەو ناوەندە ئەکادمی و زانستیەیە کە کادری زانستی و لێوەشاوە بەتوانە بۆ هەموو کەناڵەکانی ژیان پێگەیەنێ. ئێستا لە کەناڵەکەی هەتەنانەت لە ڕاگەیاندنەوە بیگرە، لە تەلارسازیەوە بیگرە، لە ناوەندە لە قوتابخانەکانەوە بیگرە، هەموو ناوەندەکانی ژیان، هەموو کەناڵەکانی ژیان ئەو کادرانی کە بەڕێوە بن بە کۆی گشتی ئەو کادرانی کە دەوڵەت و حکوومەت بەڕێوە بن هەمووی دەرچوەکانی زانکۆنە. تەنانەت ئێستا لە هەموو وڵاتان و لە وڵاتی خۆشمانە ئەگەر دەرچوی زانکۆن نەبی لە هیچ پۆستێکی گرنگا لە هیچ کەناڵێکی گرنگی ژیانە داناندەی. ئەمە ئەم ناسنامەیە کە ئەم کەسێکی لێوەشاوی ئەتوانێت وڵات بەڕێوەبەرێ، فەرمانگەی بەڕێوەبەرێ و ئەتوانێت کۆمەڵگە پێشخە ئەو ناسنامە، ئەو شەهادە و بڕواننامە ئەو کەسە زانکۆ پێدا، کەواتە زانکۆ متمانە ئەدا بە هەموو تاکەکانی کۆمەڵ کە بتوانن ڕۆڵی کاریگەر و لە شوێنی شیاوی خۆیان ئەدا بنرێن. ئەم وەسفانەی کە جەناب ئاماژت پێکرد زانکۆی ئێمە بەتایبەت لە کوردستانە توانیوێتی بەم ئەرکە بەم ڕۆڵی خۆی هەستێ؟ بەڵێ توانیوێتی. لە کاتی ئێستادا هەموو کەناڵەکانی ژیان عنی ئەو مەرافق عەربیە مەرافق العامە حیاتی ئەو کەناڵانە هەمووی دەرچوانی زانکۆی بن بەڕێوە، لە قوتابخانەکانەوە بیگرێت، لە مزگەوتەکانەوە بیگرێت، لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بیگرێت، لە حکوومەت و دەوڵەت و وەزارەتەکانەوە بیگرە، هەمووی دەرچوانی زانکۆ ئەیبن بەڕێوە. ئەمەش ڕاستە زانکۆ دەیان و سەدان و هەزاران کەسی شیاوی پێگەیان و پەروەردەی کە دۆخستێتی ناوەندە گشتیەکانی ژیان و وڵات و دەوڵەت و کۆمەڵگا بەڕێوە. بەڵام ئەمەش بەو مانایە نییە کە لە ڕەخنە بەدەر نییە، لە بکەم و کوڕی بەدەر نییە. لە زانکۆش وەکو هەر شوێنێکی تر، وەکو هەر کەناڵێکی تر ڕوبەڕوو ڕەخنای بێتەوە. بەڵام لە کاتی ئێستادا لە وڵاتی خۆشمانە گەسەری هەموو کەناڵەکانی حیاتکەی ڕاستە ڕەخنەشمان ڕەنگە زۆر بێت لە زانکۆکانمان، بەڵام کێن ئەوە وڵات و دەوڵەت و هەموو شوێنە گشتەکان من بەڕێوە دەرچوانی زانکۆ و ئەو کەسانن کە زانکۆ بڕواننامە و متمانی پێداون کە ئەمە کەسێکی شیاوە لەو شوێنەوە دامرێ ئەو کارە ئەو فەرمانی خۆی بەرێت بەڕێوە. زۆر باشە. ئاستی زانکۆی ئێمە وەکو ئەوەی کە تەجربە کرابێ، ئەزمون کرابێ، ئاستی زانکۆکانی ئەمە لە چ ئاستێکدایە بەتایبەت بۆ بەراورد بکرێت لەگەڵ زانکۆی وڵاتانی تر؟ وەکو پێشتریش باسمان کرد، زانکۆ مێژوویەکی دێرینی نییە لە وڵاتی ئەمە. بێگومان ئێستا زانکۆکانی وڵاتانی ئەوروپا 200 ساڵ و 300 ساڵ و ئەمانە مێژویان هەیە و لە وڵاتەکەی پێشکەوتوە ئارامی ئیستیقراری سیاسی هەیە و هیچ کێشەیەکی ئابووری و کۆمەڵایەتی و ئەمانیان نییە. تۆ بێ بەراوردی بکەی زانکۆکانی خۆمان. ئێستا وازانم لە تازەترین ڕیزبەندیە ئێمە هاین لە پلەکانی 4000 و بەدواوە. بەڵام ئەگەر لە ئاستی وڵاتانی ئیقلیمیە بەراوردی بکەی، ئەتوانم بڵم زانکۆکانی ئێمە ئەگەر باشتر
دەچن نەبن لە زانکۆکانی وڵاتانی دەوروبەرمان خراپترین بەڵگەشمان بۆ ئەمە چی ئێمە دەیان تەلەبەمان چووە لەم تەنانەت کە لە نەوەتەکانە تازە زانکۆ سلێمانی دروست کرابەوە و ئەگەر تعبیرەکە ڕاست بێ شیا و بێ بە سوالکردن و بە یارمەتی و تەنانەت بە دەغیلەی مناڵان و بە کەسانی دەوڵەمەندەکان و خێرخوازان زانکۆی سلێمانی خرێتەوە سەر پێی خۆی لە نەوەتەکان بە دواوە کۆمەڵی خەڵکی زۆری ئێمە چۆتە زانکۆکانی دەوروبەر تەنانەت چون کە دەرچی کولێت تومان چۆتە زانکۆی لەندەن و لە زانکۆکانی ئەوروپاش کە لێ وەرگیراون چون لێ خوێندنی ماستەر و دکتۆرا تەواو بکەن ئەگەر یەکەمەکان نەبوو بن لە دووەمەکان و سێمەکان بوون و کەسێک دەرچووی زانکۆی ئێمە لەوێ بڵێن ئاسی لاواز بوو بێ یان ئەوانە لە شکستی خوارد بێ کەسێکی وامان نییە لەوانەیە بڵێم چەند هەزار تەلەبێکمان چۆتە دەرەوە ئەمەش بەڵگەی کە زانکۆ تەنانەت ئێمە لە نەوەتەکانە کە سەرەتای دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن لە زانکۆی سلێمانیا تەلەبەمان هەیە لە کولێت و بچۆ لە زانکۆی لەندەن وازان پلەی دووەم و یەکەمی هێناوە یەکێک لە دکتۆرە ناسراوەکان لە شارەکەی خۆمان لە گەورەترین خزمەتی کردو کی ئەمانی پێگەیان هەموو زانکۆکان پێیان گەیاندون. بەڵێ دکتۆر کاتێ کە وەکۆڵە دەمودوو یەکێ تاقیەکەیتەوە ئەڵێم بۆچی زانکۆ تەواو بکەم بۆچی بخوێنم لە کاتێکا هیچ داهاتوویەکم نییە هیچ ئەنجامێکی نییە هیچ دامەزراندون تاعینبوونێ نییە ئایا زانکۆ لە وڵاتی ئێمەیە تەنها بۆ تاعینبوون و وەرگرتنی موچەیەکە یام لە بنیادنانی کەسایەتی مرۆڤ و پڕکردنەوەی فراغەکانی مرۆڤ توانیوێتی ڕۆڵێکی زۆر باش بگێڕێ توانێت ڕۆڵێکی زۆر باش بگەڕێ مەسلەی خوێندن لە وڵاتی ئێمە و هەمووش ماوان خوێندمانە کە لە داهاتوە تەعین بین و بژێوی ژیانی خۆمان دابین بکەین لە ڕێو بڕوانامەی کە وەرەگرین بەڵام هەر بە مەفهوم ئیسلامیەکەی خۆشمان بە مەفهوم ئینسانیەکەش خوێندن و زانست و علم و معرفە ضرورەتێکی بەشەریە من کائینێکم بەشەرێکم لەم کەونا خوای گەورەی هێناومەتی ئەم دنیاەوە ئەبێ ئەهلی علم ئەبێ ئەهلی فکر بم ئەهلی معرفە بم ئەمە ضروریاتێکی ژیانە و ئەم مەسەلەی تەعیمونش کە چەند ساڵێک هاتوتە گۆڕێ و بۆ بە بیانویە کەسان بۆ بخوێنم خۆ داهاتووی نییە هیچ داهاتوێکی نییە خوێندن و تاواکردنی زانکۆ بەڵام ئەگەر کەسێک بتوانێت زانکۆ تەواوکە با سایقی تەکسی بێ با ئیشێکی ئاسایشکە بەڵام تۆ کە شەهادەکەت هەیە هەم پێگەی کۆمەڵاتی خۆتی پێبەهێزەکەی هەم کەسێکی جیاوازی لەگەڵ کەسێکە کە زانکۆی تەواو نەکردووە ئەم عەقڵی تری هەیە معرفەیەکی تری هەیە توانایەکی تری هەیە ڕۆشنبیریەکی تری هەیە دنیابینیەکی تری هەیە زانکۆی بینیوە ئەتوانێت لە ئیشەکە لە دەوروبەریان لەناو کۆمەڵگەکەی خۆیان لە تەنانەت لەناو خێزانەکەی خۆشتا پێگەی بەهێزتر بێت و بتوانێت ڕۆڵێکی کاراتر و کاریگەرتر ببینێ خوێندن و زانست هیچ زانکۆ و دەرەوەی زانکۆ ناو شوێنەکانی تریش وەکو ضرورەتێکی ئینسانی ئێمە خەڵکمان هەیە دکتۆراشی هێت پسپۆڕێکی تەواو کردەوە چی حەزەکەم پسپۆڕێکی تریش بخوێنم وەکو هیوایەتێک وەکو حەزێک ئیسفادەیەکی زۆریشی لەکە بەڵام ڕەنگە بە کۆی گشتی خوێندن لە وڵاتی ئێمە ضرورەتێکی بەشەریان وەکو هیوایەت و حەزێ نەبێ زیاتر ئەو ئیش لەسەر ئەوەکەین کە زانکۆ تەواوکەین و دوایی دابمەزرێن لە شوێنێکا بژێوی ژیانی خۆمان دابین ئەوە ژوایی کردووە کە ڕەنگە دەرچوانی زانکۆ ئەوەنەی سوورن لەسەر ئەوەی کە بڕوانامە بەدەستبێنەوە سوورن لەسەر و کە زۆرترین زانیاری فێر بن ئەوەش یەکێکە لە کێشەکانی وڵاتی خۆمان کە خەڵکانێک دەرەچن لە زانکۆ ئاسێکی معرفی ڕەنگە وەکو پێویستیان نەبێ. دکتۆر کورتکردنەوەی ئامانجی یام سەرلەبەری ژیانی خوێندن و پاشان زانکۆش لە تاینبوون و تەنها موچەیەکدا لە چیەوە سەرچاوی گرتووە کاتێک بۆ منە ئێمە زۆر جار هی مرۆڤی وا هەیە پارەش ئەدا بۆی بخوێنێ نەگەوەی کە خوێندنەکە بکاتەوە کارێ بۆ پارە وەرگرتن ینی خوێندن بەشێکی ڕۆحی لە مرۆڤەکانەوەتە چێژێکی ڕۆحی بە مرۆڤەکانە بەخشی ئەم کورتکردنەوەی لە چیەوە سەرچاوی گرتووە. خۆی ئەو مەسلەی بە خەڵک پارەدا وازان سەر لە وڵاتی دەوروبەرێنشمان و لە وڵاتانی ئەوروپاش تەنها لە عێراق وازان خوێندن بە خۆڕاییە بە تەعبیرەکەی کوردیەکەی خۆمان هەتا لە وڵاتانی کەنداوی عەرەبیەکە لە ئاستێکی ئابووری باشیشان تا هەتا ئێستاکانش لەوێ خوێندن بە پارەیە لە ئێران لە تورکیا بەڵێ بە پارە تەنانەت لە سەرەتایی و لە ناوەندی و ئامادەیش خوێندن بە پارەیە بەڵام کورتکردنەوەی خوێندن و بەدەستهێنانی بڕوانامەی زانکۆیی کە دوایی تەعیینبینێت و بژێویکی ژیانی خۆتی پێ دابینکەی ئەمە بۆ بە کللتورێک لە وڵاتی ئێمە هەر کەسێکمان لە هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان و هەتاکو 2010 کە زانکۆمان تەواو کرد و هەر بۆ ئەوش خوێندومانە کە بخوێنین و بڕوامەوەی وەرگین تەنانەت ئێستا بۆ هەندێک کولیە زۆر مەرغوبە ناو کولیە بەرزەکان دوایی ئەتوانی لە ڕێ ئەو شەهادە و باشترین ژیانیان زۆر بژێویەک بۆ خۆ دابین کرد و ئیشە بۆ خۆ پێگەیەکی ڕەنگە کۆمەڵایەتی چونکە مسۆگەرتری دابینکردنی ژیانی دو ڕۆژی خۆت مسۆگەرتری ئەینا هەموو کولیە زەرورە هەموو زانست و هەموو پسپۆڕێ گرنگە و ئەگەر گرنگ نییە بە زانکۆ بۆ دایناخات بۆ کردوێتەوە بۆ ئەم هەموو مەسرەفاکە بەڵام ئەم بۆ بە کللتور لە وڵاتی ئێمە یعنی خوێندن و شەهادە و بڕوانامە و دەرچوون تاواکردنی زانکۆ هەمان کو کردوێتەوە لە تەعیینبوونە ئەمەش هەر مەجالی ئیشکردنیش کەمە
مەجای کار ئیش دەستکەوتن کەمە یەکێکە لەوانە ئەگەر ئیش زۆر بێ خەڵکانی خۆمان تاکو لە هێنێ ئەمریکا ناومانە بۆ سەردەمی پارە زۆرێکە 2010 تا 2013 خەڵکێکی زۆر کولیاتی هەندەسە و زۆر کولیتر تەواو کرد ئەی بۆ تەعیناوی تاقەتی تەعینبوون ئەچم بۆ کۆمپانیای پارێ زیاتر شم دەسەکەوێت و مسۆگەرتریشم و زۆرینەکە بەڵام ئێستا بۆ زۆرینە ئێستا ئەوەی دەست ناکەوێت هیچ دەرفەتی کارکەمە هەلی کارکەمە لە دەرەوەی تەعینبوون بۆی هەمومان حریسین لەسەر ئەوە سوورین لەسەر ئەوەی کە تەعینبین لە ڕێگەی بڕوانامەکەمان و ژیانێکی ئاسایی بۆ خۆمان دابین بکەین ئەگەر هەلی کار زۆر بێ زۆرێک لەوانی کە ئێساکانە تەنانەت خەڵک هەبوو لە تەعینیش بۆ بوداش مەزرا بوو لە فەرمانگەکانی حکومیە ئەچوو بۆ کۆمپانیەکانی ئەوێ بژێوێکی باشتر و داهاتێکی باشترم دەسەکەوێت ئەچوو بۆ ئەوەیە مەسەلە کە هەمووی حریسە و چاوی لە دەستی حکومەت دای مەزرێنێ و نەهاقیشمان نییە هەمومان نەهاقیشمان نییە کە چاوەڕێی ئەو تەنها ئەو کەناڵێن و بۆ دامەزادن بخوێنین. دکتۆر چۆن قوتابی وا بیر بکاتەوە یا ئامانجی وا بێت کە زانکۆ بکاتە وێستگەیەک بۆ کۆکردنەوەی هەموو مڵۆکانی ڕۆشنبیریەتی خۆی و بە خەرمانکردنی بە تایبەت زانکۆ بێتە وێستگەیەک ئەم مرۆڤەت یا خۆی بدۆزێتەوە تێیدا بێتە نووسەر تێیدا بێتە وەرگێڕێکی باش تێیدا بێتە کەسایەتێکی کاریگەر لە کۆمەڵگەکەیە. ئایا زانکۆ ئەتوانێت ئەم ڕۆڵە بە خوێندکارەکانی ئەبێ لە پێش زانکۆ دەست پێکا بێ پەروەردەی خۆمان بگۆڕین هەر لە سەرەتاییەوە ئێم بۆچی هاتوون بخوێنم فەلسەفەی خوێندن چێ وڵاتی ئێمە لەوێەوە لە سەرەتاییەوە ئیشی لەسەر بکری کە فەلسەفەی خوێندن گرنگی خوێندن بەهای خوێندن لای خوێندکار لای قوتابی پیرۆز بکرێتە قۆناغی ناوەندی لە قۆناغی ئامادەی هەتا گاتە زانکۆ کە کاتە هاتە زانکۆ لای زانکۆی تەرمە کە کۆتایی خوێندنە ئەو فەلسەفەی وەرگرتی بێ ئەو عقلێتەوە ئەو سەقافە و فکری بۆ دروست بوو بێ کە گرنگی خوێندن و بەهای خوێندن چییە. ئێستا من دوێنێ لەگەڵ خزمێکی خۆما قسەمەکردم بۆ سعیناکەی لە ئامادەیە ئەی خۆ هیچ مستەقبلێکی نییە هیچ شتێکی نییە بۆ بخوێنم ئەمە پەروەردەکەمان هەڵەیە بە پەروەردەیەک فەلسەفەیەکی هەڵە هاتوین لە مناڵی فێرمان نەکردووە کە خوێندن و بەهای معریفە و خوێنەواری کە چەندێک گرنگە هەتا ئێستاش ئەو خەڵکانی کە پێگەی کۆمەڵایەتیان بەهێزە لە وڵاتی ئێمە لەناو کۆمەلگاکانمانە لەناو خێزانەکانمانە کەسە خوێنەوارەکانمانن و ئەوانەی کە دێنە سەر کەناڵ شاشەکانی کەناڵ و خەڵک بەرهەمەکانیان نەخوێنێتەوە چەند کەسێکی دیار خەڵکە خوێنەوارەکان ئەوانە کە خۆیان ماندوو کردووە ئەوان بەڵێ بەرهەمی زانکۆن و بەرهەمی مادووبوونی خۆشیانن هەندێکیان خۆیان ماندوو کردووە و ڕاستە ساڵانە هەزاران کەس لە زانکۆ دەرەچێت بەڵام هەمویان نووسەرن هەمویان ئەهلی معریفەن هەمویان ئەهلی ئەوەن بنشتنە سەر کەناڵەکان و قسە بۆ خەڵکەن نەوەڵا کەمینێکی کەمێک کە خۆیان ماندوو کردووە و ڕاستە زانکۆ ڕێگا گشتەکانی پیشانداون و خۆشیان ماندوو کردو خۆیان تۆکمە کردووە لە جانبی معریفی فکری سەقافیەوە ئەتوانن لە شوێنە گشتەکان قسە بکەن و ئەتوانن تەوجیهی خەڵکی بکەن ئەگەر لە سەرەتاییەوە ئێمە خەڵکی ئێمە فەلسەفەی پەروەردەی ئێمە ئاوا قوتابی پەروەردە بکایەتە تووشی ئەو ڕووخان و بێهیوایش نابێت بۆ بخوێن و داهاتوێنی و تەعین نامەوانە ئینجا وڵاتی خۆشمان وڵاتێکە گۆڕانکاری زۆر ڕۆدا ڕاست ئێستا تەعین بۆ نییە دوای 4 ساڵێتی تۆ ئێستا کە هاتوویتە زانکۆ دەست کردو بە خوێندن دوای 4 ساڵەتە چەندین گۆڕانکاری ڕووەدا ڕەنگە ئەو کاتە ئەوەنە بارودۆخێکی ئابووری باش لە وڵاتی ئێمە دروست بێت کە تۆ هەر پێویستە بە تەعین بوون نەبێ پێش بڵێم بچۆ خۆ تەعینکە نەچیت. دکتۆر زانکۆی لە وڵاتی ئێمە بەتایبەت لە 60ەکان و 70ەکانە کۆمەڵێ ناوی زۆری درەوشاوەمان هەن بەتایبەت لە زانکۆکانی بەغدا و یەکێتی سۆڤێت تا دکتۆرا و پلەی بەرزیان بەدەستێناوە بوونەتە نووسەر و وەرگێڕی زۆر شارەزا. ئایا زانکۆ لە ئێستەی ئێمەدا ئەم ڕۆڵەی لەدەستداوە یام ئەوە وەکۆڵێت تەمەنەوە ئەکا کە بە تێپەڕبوونی ئەم تەمەنە لە داهاتوودا بۆمان دەرەکەوێت کە بەڵێ لەم 2010 زانکۆی ئێمەش توانێتی پیاوانێک وەکو حەمەی مەلاکەریم و ئەوڕەحمانی حاجی مەعروف و عیزەتی مستەفا ڕەسوول و محەممەد کەریم عارف و ئەمانەی بەرهەم هێناوەتەوە بۆچی لە ڕابردوودا ئەم ناوە گەشانەمان هەیە بەتایبەت لە بواری نووسین و وەرگێڕان و دکتۆرانامە و ئەم شتانە لە ئێستادا هێشتا بۆمنە تەمەن مەودای نەداوە ئەم لە 2010 ئەم کە جۆرە کەساتیانمە بە دەرکەوێت یان بوونە زانکۆ جۆرە لە جۆرەکە ئەم ڕۆڵەی لەدەستداوە. ئەوانەی کە لە کۆ ناچوون بەڕاستی ناوی جیهانێکیانە هێنا بەڕاستی ئەوانەی کە چوون لە یەکێتی وڵاتی شوروی تەنانەت لە حکومەتی عێراقیشە سەرەتا ئاعتراف بە شادەکەشیان ناکرا ئەوانەی کە چوون دکتۆرا ماستەر و دکتۆرایان خوێندنی باڵیان تەواو کرد بەڕاستی کە هاتنەوە هەمویان بە تعبیرێکی خۆمان زۆر بەکارهێنین لە قسەکردنی گشتیاڵێن ڕقەمون بە هەمیان ژمارەی قورس بوون و هەمویان توانیان ڕۆڵی مێژووی خۆیان ببینن لە نووسینە لەناو زانکۆکانە و پێگەی بەهێزیان هەیە ئێستا نووسینەکان و کتێبەکانیان بەڵگەن لەسەر ئەو مێژووی کە هاتن و دروستیان کرد بۆ خۆیان
بەڵام لە کاتی ئێستاش کە زۆر لە زۆربەی شارە گەورەکان و قەزا و ناحیەکانیشمان زانکۆمان هەیە زانکۆ توانیوێتی بەڵام ڕەنگە بڵم وەکو پێویست نییە ئەو ناوە گەورانە ئەو کەسایەتە گەورانە تا ئێستا ئەمانی کە لای خۆمان دەرچوون و بڵێن لە دوای 16 کە زانکۆ سلێمانی دروستەکرێ و 70کان و 80کان و ئەوانە هەتا دوای ڕاپەڕی نیشکە بڵێن سەر بەخۆیەکی خۆمانە ئازادێکی باشەی لە هەرێمی کوردستانە نەمانتوانی ئەو زانکۆ نەیتوانی و ئەو ناوە گەورانە ئەو نووسرە گەورانە ئەو قەڵەمە گەورانە تا ئێستا دروست بکات. بۆچی نەیتوانیوە خۆی نەیویستووە قوتابی نەیویستووە یان بۆ دەستێک هەیە دەیەوێت زانکۆکانمان هەر لەو ئاستا بێ؟ والله هی ڕەنگە کۆمەڵێک فاکتەر هەبێ ڕەنگە هەندێکیشی بەهۆی تەمەڵی خۆمانەوە بێ ئەوانەی کە دەچووی زانکۆ لە زانکۆ خوێندومانەوە لە زانکۆکانە دەرسماوتۆتەوە ئەگەر برادرانی ئەهلی زانکۆ گلەیمان لێ نەکەن لە وڵاتی ئێمە جارێک قەیرانێکی سەرەتا زانکۆ کرێتەوە لە نەوتەکانەوە لە دوای ڕاپەڕینەوە شەڕی ناوخۆ ئەو هەموو کێشە و گرفتوونەی کە دروست ئەکرێ ڕەنگە زانکۆ نەیتوانی بێ وەکو پێویست ڕۆڵی خۆی ببینێت دایان کێشەی هەبوو لەسەر و هەمیان و کێشەی ئابووری نائارامی سیاسی هەموو ئەوانە بربەست بوون لە بەردەم گەشەکردنی زانکۆکانی هەرێمی کوردستانە لە دوای ئەوەش هەتاکو ئێستاکانش سەربەخۆی ئابووری نییە ئابووریان نییە زانکۆکان هەتا ئێستاشەوە 3 ساڵە بەحاڵ ڕەنگە نیوە دەوام کرابێ هەموو ئەمانە کە هەتا ئێستاکانە قۆناغی یەک کە ئێستاکانەوە خەچینە مانگی 12 تا ئەم ساڵش هەتا ئێستا قۆناغی یەک دەوامی نەکردووە هەموو ئەمانە کاریگەری هەیە کە ئەمە جیلێکی دەرەچێت لە زانکۆ ساڵانە بە هەزاران خوێندکار دەرەچێت کە وەکو پێویست زانستەکەی وەرنەگرتووە خوێندەکە و مەنهەجەکانی تەواو نەکردووە و هەموو ئەمانە کاریگەری هەیە وی ڕەنگە یەکێکیش لە کێشەکان زمان بێ کاتی ئەو خەڵکانە چۆتە دەرو فێری زمانی کی زیندوی جیهانی بوو زمانی ئینگلیزی بێ ڕوسی بێ ئەمانە کە کراونەتەوە بەڕووی جیهانێکی گەورەتر و کراوەتر و پێشکەوتوترە هەموو ئەمانە فاکتەر بۆ کە ئەوان بتوانن دیارتر و گەورەتر و کاریگەرتر ڕۆڵ بینن وەنەوەی دوای ڕاپەڕین نەتوانین نەماتوانی و کەسایەتی گەورانە دەرنەکەوتوینیان تا ئێستایان ڕەنگە لە کاتێکی وا زووشە خەڵکی وا دیار و دەرکەوت و دەرنەکەون ڕەنگە هەموو ئەم هۆکارانە بیان و بێ ئەو مەسلەی ئەو هەست و دافع بەهێزە کوردایەتێش کە هەبوو لە 60کان و 70کان و 80کانیشە ئێستا ئەوە نییە خەڵک زۆر ئەو حەماس و دڵگرمەی نییە خزمەت بە زمانی کوردی و بە ئەدەبی کوردی و بە فەرهەنگی کوردی و بە مێژووی کورد ئەوەی کە کەمال مەزەر هەیبوو یان عەزەدینی مستەفا ڕەسوڵ هەیبوو ڕەنگە ئێستاکانە ئەو ڕۆحێتە بەهێزە و حەماسەتە نەمابێ لە ناو تاکی کوردە و لە ناوەندەکانی زانکۆشە. بەڵێ دکتۆر گرفتی زانکۆی ئێمە لە چیدایە کامانن ئەو گرفتانی کە زانکۆ بەدەستیەوە ئەناڵێنێ؟ وڵا سەر و هەمویانەوە سربەخۆی ئابووریان نییە چاوێن لە دەستی حیزب و حکومەتە سربەخۆی ئابووریان نییە کاتی حکومەت تووشی قەیرانێکی دارایی بوو زانکۆکانیشمە تووشی قەیرانی دارایی بوون ئەمە گەورەترین کێشەی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستانیشە نەبوونی سەربەخۆی دارایی و یەکێکی تر لەوانش کە سربەخۆی دارایی نەبوو کەسایەتی خۆ لە دەسەدەی لەسەر ئاسی زانکۆش و لەسەر ئاسی تاکی چاوی دهینا ئیتر حکومەت و حیزب هەموو خواستەکانی خۆی ئەسەپێنن بەسەر زانکۆها بە ئارزوی خۆیان سەرۆک دانێن بە ئارزوی خۆیان سەرۆک بەش و ڕاگرەکان دانێن بە ئارزوی خۆیان تەداخولەکەن لە ئیشوکاری زانکۆ چونکم پارەکە ئابوووریەکە داراییەکە لای ئەوانەوە دێ ئەمانی هەموو تەداخولیەکەن نەبوونی سربەخۆی ئابووری و دارایی ڕەنگە گەورەترین کێشە بێ کە کێشەکانی ترێ بەدوایەت هەتا ئێستاکانش لە زانکۆکان هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانە لە زۆنی زەرد و سەوزیشە سربەخۆیی نییە تا حیزب سەرۆک بەشوهینەکان دانەنێ کەس ناتوانێت دابینێ هەتا ئێستش لێپرسینە و محاسەبەکردن لەلایەن حیزبەوە کرێ. دکتۆر هەمیشە باز لەوە کرێت کە دوو ئیدارەیی هونەر زمان سنووری جوگرافی مێژووی دابش کردووە هەر یەکە و بۆ بەرژەوەندی خۆی بەتابەت دوو حیزبی دەسەڵاتدار لە کوردستان زانکۆش وەکوڵێ قوربانی دەستی ئەم جۆرە بیرکردنەوەی ئێمەیە کە ئەویش دابش بووێ بەسەر دوو ئیدارەیە هەموو کەناڵەکانی ژیان بە زانکۆکانیشەوە بە خوێندنکە و قوتابخان و مزگەوتەکانیشەوە دابەژبوون زۆنی سەوز و زەردە هەتا ئێستاکانت بەداخەوە دوو ئیدارەی ماوە هەتا دوێنێ ڤیسیڤاڵی زانکۆی سلێمانی بوو ئەوەی کە دەنگی بەرزە زۆنی سەوزە تەنانەت سەرۆکی حکومەت و کە لە زۆنی زەردە لێرە زۆر ڕۆڵی نییە و شوێنی دیار نییە هەتا ئێستش ئەو دوو ئیدارەیە هەیە تەنانەت لێرە بنووسی خوێندکار کە هێنانووسی لێ بنووسی قوتابی بڵێ هەتا ئێستا ئەمە بە زەقی دیارە تا ئێستا یەک لای نەبووە لە مەسلەی خوێندکاران و قوتابیان و دانانی سەرۆک بەش و ڕاگرەکان و سەرۆکی زانکۆ و تەداخلی حیزب لێرە ئەگەر زۆنی سەوزێ لێ زۆنی زەردە هەموو ئەمانە کاریگەری تەرەن ئەگەر لێرە وەڕە و ئێستا تۆزێک کەمەوە بۆ مەسلەی قوبوڵخاست لێرە ئەوانەی کە لەم زۆن بۆن قوبوڵخاست وەرگیراون لەوێ زۆنی ئەو لا قوبوڵخاست وەرگیراوە ئەمەش وای کردووە کە دەیان مامۆسا و قوتابی لاواز وەرگیراو دواییش هەر قوبوڵخاست وەرگیراوە مامۆسای لاواز لە ڕێی قوبوڵخاستەوە کەوتونە ناو زانکۆکان و ئێساکانە بارن بەسەر زانکۆکانەوە. دکتۆر لەگەڵ ئەم هەموو گرفت و هەیمەنەی حیزب بەسەر زانکۆکانە زانکۆی ئەمە چۆن دەتوانێت
ڕۆڵی ئیجابی و کاریگەری خۆی بگێڕێ. هەتا ئێستش بەو بارودۆخە خراپەوە کەوتمان هەم بە بارودۆخی ئابووری و دارایی و نەبوونی ئارامی سیاسی و نەبوونی سەربەخۆیی زانکۆکان تا ئێستا من زانکۆکانی دەوروبەر بینی ئێران بینی وڵاتانی عەرەبین بینیوە و ئێمە لە دەرچووی نەوەتەکانیشین کە لە بارودۆخێکی زۆر خراپە بوو دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستانیش بووین کە چوونەتە وڵاتانی دەرە وڵاتە عەرەبیەکان ئەگەر لەوان باشتر نەبووبین لەوان خراپتر نەبووینیان وەکو ئاسمان وەکو ئەوان بووە یان ئاسمان لەوان باشتر بووە و بەداخەوە ئێستا بڵێن مەجالی ئیش دەرفەتی کار هەری کارکە کەمە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستاکانش دەیان و سەدان مامۆسای سەرکەوتو و دکتۆری سەرکەوتو و ئەندازیاری سەرکەوتویان دەرەچن ساڵانە لە زانکۆکان و پێشکەشیان کردو بە کەناڵەکە گشتەکانی ژیانی گشتی کۆمەلگە و حکومەت بەڵام ئەبێ ئەوەش لە بەرچاو بگرین کە ساڵانە دەیان و سەدان تەلەبەی ئاست نزم لاواز بێ مستەوا لە زانکۆکان دەرەچن بڕوانامە وەرەگرن بی ئەوەی هیچ لە ڕووی معرفی زانیاریوە وەکو پێویست هیچ فێر بوو بن. زۆر باشە دکتۆر کەمبوونی معریفە و زانست یا خوێندنەوە یان نووسین لە زانکۆدا بەتایبەت لە نێوچینی قوتابیاندا قوتابی تا چەند پێویستە لە زانکۆدا بەدەر لە مەنهەج وانەکانی خۆی معریفە کۆ بکاتەوە بخوێنێتەوە شت بنووسێ لێکۆڵینەوە بکە ئەمە تا چەند پێویستە و تا چەند لە زانکۆکانی ئێمەدا وجودیە؟ وڵا مەسلەی لێکۆڵینەوە توێژینەوە زۆر پێویست یەکێکە لە پێویستەکانی فێربوون و گەشە پێدانی معرفی تاک وە قوتابی ئێمە هەتا وەزارەتەکەمان ناوی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە بەداخەوە ئەوەی کە غایبە توێژینەوەی زانستیە ئێمە تەنها لە قۆناغی چوارەمە توێژینەوەی زانستیمانەی قۆناغی چوارەمیش هەر بەڕێکردن لە کۆڵکردنەوەیە چونکە تەلەبە هیچ هینێکی نیە پێشینەیەکی نیە خەلفێتێکی وای نییە شارەزای نیە ناوی کتێب نازانێ زمان نازانێ بە تایبەتی ئێمە سەرچاوەکەمان هەتا ئێستا علومە ئینسانیەکان هەمووی عەرەبیە یان زمانێکی ترە کۆلێجە زانستەکان هەمووی ئینگلیزیە یەکێک لە کێشەکانی خوێندکار لە زانکۆکانی ئێمە کێشەی زمانە کە ئێمە بۆ زمانە نەما خوێندەوە کە لە زانکۆ پێی ئەخوێنین بە کوردی خوێندومان یان عەرەبیە کە زانکۆیان ئینگلیزیە ئەمەش یەکێک لە گرفتەکان ئەوەش واکە کە خوێندکار و قوتابی وەکو پێویست فێر نەبێ و توێژینەوەی زانستی بێبایەخترین شتە لە ناو زانکۆکانمانە بەداخەوە بە تایبەتی بۆ لە ئاستی قوتابیان لە قۆناغی یەکەم و دووەم و سێم و چوارەمە لە چوارەمە هەمانەوە جۆرەکە لە کۆڵکردنەوە بەڕێکردن وەکو پێویست نییە و من زۆرجار بە خوێندکارەکانی خۆش بە قوتابیەکانی خۆشم قسەکەم هەتا نەنووسی توێژینەوە نەکەی فێری زانست و عیلم نابی چونکە باشترین ڕێگا بۆ فێربوونی عیلم بۆ دۆزینی سەرچاوەکانی زانستەکەی خۆت و حیفزکردنی مەسەلەکان نووسین و خوێندن و لێکۆڵینەوەیە ڕاستە من ڕۆژانە چمە ژوورەوە بە شێوەیەکی وەعزی و ئیرتیجالی قسەیان بۆکەم بەڵام تا خۆت کتێب نەخوێنیتەوە قەڵەم نەخەیتە سەر کاغەز و لێکۆڵینەوە نەکەی فێری زانست و عیلم و سەقافەت نابی. دکتۆر تا خوێندنەوەش نەبێ قوتابی ناتوانێت لێکۆڵینەوە توێژینەوە بنووسێ بێگومان کەمی ئاستی خوێندنەوە بە تایبەت کتێبێک با دەرەوەی منهەجەکە بێ با قوتابی ئێمە با ڕۆمان بخوێنێتەوە با مێژوو بخوێنێتەوە با لاینی ئاینی بخوێنێتەوە هەستەکەم لە زانکۆی ئێمەدا خوێندنەوەش غیابێکی بەرچاوی هەیە ینی خوێندنەوەی کتێبێک کەم قوتابی ئەبینی بۆ منە بەردەوام بخوێنێتەوە یان بۆ منە بتوانێت محازەرەیە بدا لە بری مامۆستاکەی بە محازەرەیەکی ئاینی بێ مێژوویی بێ فکرێبی فەلسەفی بێ بۆ قوتابیانی هۆڵەکەی خۆی. بەداخەوە هەر خوێندنەوە خۆشویستنی کتێب و کتێبخانە بە شکل لە کولتوری میلەتی ئێمە هەتا ئێستاش باشترین کتێب کە دەرەچێت لە هەرێمی کوردستانە تیراژەکەی 500 نە 2000 نیە تاکید بە هەمووی نووسراوە تیراژ 500 لێرەش و لە هەولێرش و هەتا کتێبە باشەکانیش 500 نووسراوە 100 دانەی لێ سەرف نابێت لە بازاڕ ئەمێنێتەوە خۆشویستنی کتێب و خوێندنەوە بە شێگنێ لە کولتوری کۆمەڵگەی ئێمە کتێبخانە بە شێگنێ لە کولتوری خوێندنەوە لە وڵاتی ئێمە لە وڵاتە پێشکەوتووی وڵاتانی ئەمریکا ساڵانەکە ئەحساییە کرێ ڕێژەی خوێندنەوە لە ساڵ 84 من پاریژ لە کە ڕۆژی 23 نیسان ڕۆژی خوێندنەوەی کتێبە کۆمەڵەیەک ئەرقامم هێناوە هەتا لە ڕۆژنامەیەکیشا بڵاوم کردەوە لە مەسەلەی خوێندنەوە لە هەرێمی کوردستانە ئێستا لە زانکۆی سلێمانی 2000 مامۆستامان هەیە 4000 قوتابیمان هەیە بێجگەلەوە 7 زانکۆی تایە سلێمانی 7 زانکۆی تایە هەولێر چەندین زانکۆی تایە دۆ چەندین زانکۆی تایە ینی تاوانە تا ئێستا تیراژی کتێب 500 بێ تیراژی کتێبی کوردی 500 دانەیە 500ەکەی سەرف نابێ ئەگەر ئێمە بین هینێکی مەدانی بکەین چاوپێکردنی مەدانی بکەین لە نێوان قوتابیان و مامۆستایانی زانکۆ ئەم ساڵی 2010 چەند کتێب خوێندەوە بڕوا بکە لەوانەیە ئاستی خوێندنەوە کتێب خوێندنەوە ئەگەر لە ئاستی 1 و 2 0 ئەوانان نەبێ بێگومانم کەمترین هینا کەمترین ڕقم و ڕێژەیە لە وڵاتی خۆمانە خوێندنەوە بۆچی ئەگەڕێتەوە بەشێک نییە لە کولتوری ئێمە نەمانوت ئەخوێنین بۆ ئەوەی تەعین بین ناخوێن بۆی فێری خوێنەواری بین بەڵام خۆ لە هەشتاکانە ئێستا کەڵەن و شاعیر و وەرگێڕ و نووسەرە هەمووی
هەم لە زانکۆش بوون هەم هەزارها کتێبیشی خوێندەوە ئەو کاتە بووە بەشە لە کەلتوری ئێمە بەڵام ئێستا بێمە بە دوای هۆکارەکە بگەڕین کە بۆچی قوتابی ئەمە لە لووتکەی زانست و زانیاریایە ئەم کەلتورەی فرێداوە بوونە ئەوەندەی حەزی لە کەلتوری جل و قژ داهێنان و مۆبایل و سیارەیە کەلتورەکەی ڕاست ئێمە مێژوویەکی درێژی خوێنوارمانێ بە تایبەتی سەرەتا لە مزگەوتەکان و دوای سەدەی 20 لە خوێندنگەی مۆدێرن و دوای زانکۆ کرێتەوە بەڵام ڕاستە خەڵکی گەورەمان زۆرە بەڵام بە بەراورد بۆ مێژۆ درێژە خەڵکانێکی کەمن باشە چەندمە لە عەبدولکەریم مودەڕیسمان هەیە چەند شێخ محەممەدی خاڵمان هەیە چەند نالی و چەند مەحویمان هەیە ئانی لە پەنجەکانی دەستێ ناپەڕن چەند مەلای گەورەی کۆیەمان هەیە لە پەنجەکانی دەستێ ناپەڕن چەند دکتۆر عزەدین مستەفا ڕەسوول و چەند دکتۆر عەبدوڕەحمان و چەند کەمال مەزەرمان هەیە ڕاستە ساڵانە دەیان کەس مێژوو زمان ئابووری فلان تەواوەکە بەڵام کەمینەیەکی زۆر کەمن ئەوەیە بەش خوێندنەوە کتێب خوێندنەوە لێکۆڵینەوە و نووسین بەشێک نییە لە کولتوری ئێمە هەتا ئێستش ئەگەر بەراوردەکەی ئەو خەڵکە ئەهلی قەڵەم و نووسین و معریفە کەمینەیەکی زۆر کەمن لە کۆمەڵگەی ئێمە کاتێکی شێتە زانکۆ لە ئاستێکی لەوانەیە بڵم لە ئاستی سفرای خوێندنەوە لە زانکۆ ئێمە لە هەموو کۆلێژەکانەوە بێ جیاوازی دکتۆر کاتێ ناوی زانکۆ واتە کۆی زانستەکان واتە وەرگرتنی معریفە بەدەر لە منهەجیش وەرگرتنی معریفەیەکی بەدەر لە منهەجی خۆی چ ڕۆڵێ بگێردێ یان چ کارێ بکرێ بۆەوەی قوتابی هەمیشە معریفەی زیاتر بێ وە زانکۆ بێتە کۆکەرەوەی هەموو مڵۆ ڕۆشنبیریەکانی ڕابردووی قوتابی مامۆستایان ڕۆڵیان چییە میدیاکان ڕۆڵی چییە قوتابی خۆی ڕۆڵی چیە لەوەی کە با لە ساڵێکە 15 کتێب بخوێنێتەوە هەمویان ڕۆڵیان هەیە بێ ڕۆڵی خۆیان ببین ئێساکانی من خوێندنگەیەکی تورکیمان هەیە من ئاگادار خوێندنگە تورکیەکە کە لێرێ و زۆربەیمان ئاگادارین یعنی کتێبخانیان بۆ داناون هەفتانە بێ کتێبی ئیسیعارە کە مامۆساکە دەست یەگری ئەڵێ ئەو کتێبە وەربگرە و بیوەرە ماڵ و بیخوێنەرەوەرەوە بۆم باز بکە کتێبێکی ملەوەنە چیرۆکێکی خۆشی مناڵانەی و چاپێکی جوان و ڕاقی هەیە تەنانەت ئێمە منهەجێکە گۆڕیوانە ناو منهەجی سوێدی بڕوا بکە ئەمەنە ڕەکیک و زەعیفە ڕق ئەوەی ڕقی لە کتێبە بێ ئێمە ئێستا پەروەردەی ئاینی مناڵەکەم لە سعیم پێ بکە کە من خۆم بە حساب دکتۆرام هەیە لە دراست ئیسلامیە بڕوا بکە خۆشم بە حاڵی تێگەم هیچ خاوەنی قسەی خۆشم لەم کەناڵەش ئەیکەم پەروەردەی ئیسلامی پۆلی یەکی ناوەندی کە ئێستا ناوێ ناوە حەوت خاوەنی قسەی خۆشمە دێڕ بە دێڕ و کەلیمە بە کەلیمەش پێیان ئەڵێم ئەگەر بڵێن وان نییە ئەمە ژوای کردو کە ڕقی لە کتێبێ بۆ قوتابخانە تورکیەکە ئەتوانێت کتێبخانەدانی و لە سەرەتایی و لە ناوەندی ئامادەی و فێری کتێب خوێندنەوە فێری چوون بۆ کتێبخانەیەەکە ئەتوانێت ئێمە لە هەموو قوتابخانەکانە جۆرێک لە هین بکرێ کتێبخانە دامرێ هەندێکێک لەو شتانی کە من فێری کتێب خوێندنەوە بووم ئامادەی ڕۆشنبیری کوڕان بوو لە هەشتاکانە کە لەوێ بن کتێبخانێکی گەورەیە بوو کتێبمان ئیسیعارە کرد مامۆسایەکمان هەبوو زۆر هانی ئەدەن وای کە کتێبم خۆش بێ و کتێبی ئیسیعارەکەم هەتا ئێستاش بەردەوامم ئەوە ڕۆڵی زۆرە بە تایبەتی لە سەرەتایی و فێری بکەی چۆن مەکتەبە تورکیەکە زۆر ئاسایی بچینەمە تەجربە و ئەزمونیەوە وەرگری خۆی گوناح و تاوانی گتیان هیچ عیبێکیشی تیان نییە ئەزمون لە دەوروبەر ماوەڕە بگرین و منهەجێکی وا دابنین بۆ تەلەبە کە تەلەبە تەنانەت من مناڵەکەم بڵێ بابە مەکتەب وایان کردووە کە ئێمە حەزمان لە مەکتەبی یاریمان بۆ یاری ئەەکەین و تۆپێنی تایە و ساحی تایە و فڵانی تایە و ئەمانی تایە بۆ ئەتوانین هیچی تێ ناچێت هەموو هینەکان تەنانەت ئەگەر هەر لە کەناڵەکە تەلەڤیزیۆنەکانەوە هەر کەسێک کتێبی زیادە هەیە لە ماڵەوە یان حەزەکە هاوکاریمان بکە کتێبخانە لە مەکتەبی گەڕەکانە دانی زۆر ئاسایی ژوورە بکەن بە کتێبخانە و مامۆساکان بە تایبەتی مامۆسای کوردی ئەو مامۆسانی کە زمان و ئەدەب و ئەوانە ئەڵێنەوە مێژ و جوگرافیا کۆبڵایەتەکان ئەمانە هانی قوتابیەکان بدەن لە سەرەتایی و فێریان بکەن دوایی لە ناوەندی دوایشێتە زانکۆ ئەم قوتابی کتێبی خۆش ئەوێ ئەزانێت چێ بۆ کتێبخانەتوانێت کتێبی ئیسیعارە بکە ئێستا ئەڵەن فەیسبوک و PDF بە هیچ جۆرە بڕوان بەوانە نییە بە هیچ جۆرە خۆش هەتا ئێستاکانە ناتوانم لەسەر ڕێهین و ڕاستە کتێبێکی زۆر ڕاکێشم استفادەی لێ یەکەم و کۆپی یەکەم لای خۆم بەڵام ئەگە کتێبەکە دانێنیت و بە وردی نێکبێنێتەوە فێری فکر و فێری معریفە ناتوانێت ئاسی ڕۆشنبیری و فکری و خوێنەواری خۆت بەرەو پێشبەری دکتۆر ئەوەی کە ڕەخنەگەلێکی زۆر تانە و تەشەر و سوکایەتێکی زۆر بە زانکۆی ئێمە کرێ و پێی وایە ئاستی زانکۆ دابەزیوە و نەبوونی تەعینات و کەمی معریفەکەن هۆکار بۆی کە قوتابی نەخوێنێ ئەمانە تەنها بیانون ئەوەی کە پاشەکشەی کردووە قوتابی خۆیەتی پێت وایە کە ئەمە قوتابی خۆیەتی پاشەکشەی کردووە و هیچ شتێ ناخوێنێتەوە و هیچ هەوڵێ نادا و هیچ توێژینەوەیەکی نییە و هیچ ئامانجێکی لە خوێندنەکانیە بۆیە ئاستی ئەمی ژوای کردووە کە ئاستی زانکۆکانمان دابەزێ کەم تەرخەمێکە ڕەنگە بڵم لە هەموویە لە منهەجەکە کێشێتیایەت ڕەنگە تەلەبە کەفی پێی نەبێ زانکۆ ئیدارەی زانکۆش ڕەنگە کەم تەرخەمی هەبێ مامۆساکەش ڕەنگە مامۆساش ساڵانە بە دەیان و سەدەم قوتابێت بۆ ئەنێرن کە هەمووی دەرەجەیەکی زەعیفی هێناوە هیچ مستەوایەکی نییە تۆش زۆر تااقەتی نییە خودی لەگەڵامان دوگومن خۆم مامۆسای زانکۆم زۆر تااقەتی نییە زۆر محاوڵەی لەگەڵاغی هەولی لەگەڵادەی دوای یەک ساڵ خۆتی لەگەڵا هیلاکەی چێ بە کۆپی پێس بەحسێکێنیان لە شوێنیان برادری بۆ نووسێ بە پارە و
ئەیهێنی وا لێکا تۆ زەوقت نەمێنێ قوتابیش کەم تەرخەمێکی زۆری هەیە ڕەنگە بڵم گوناحەکە زۆربەی لەسەر شانی خوێندکار و قوتابیە کە زۆر خەمی خۆی ناکا خۆی پێ ناگەیەنێ من دەیان جار بە قوتابەکانش باڵم خۆت خەمی خۆت بخۆ کەس فرای تۆ ناکەوێت باوک مەشغوڵە دایک مەشغوڵە برا مەشغوڵە مامۆستا مەجالی نییە هەموو ئەو کەسانی کە پێگەیشتون ئێساکان ناون و ڕقەمن هەمومان ناوەکانیان نەزانین کەسانی کە خۆیان پێگەیانەوە ئێمە دەرچی ئەوروپاشمان هەیە هاتوۆتەوە مامۆسای لە زانکۆ دەرچی زانکۆی سلێمانیشمان هەیە لە زۆر لە کولێجەکانیشە ئەم مامۆستا چکم دەرچی ئێرەشە خۆی ماندوو کردوکێکە لە مامۆستا هەرە باشەکان و ڕەنگە بڵم پێشی مامۆساکانی دەرچی وڵاتە پێشکەوتەکانیشیان داوەتەوە ئەتوانی ئەکەوێتە سەر خۆت چەنی خۆت ماندوو بکەیت چەنی خۆت هیلا بکەیت ئەوە نەشت فێرەبی. دکتۆر هەمیشە زانایان و عاریفان و شاعیران و نووسەرانی ئیسلامی و کوردی باز لە پەیوەندی ڕۆحی نێوان خۆیان وەکو قوتابی و مامۆستاکەن لە زانکۆدا تا چەند ئەم پەیوەندی هەیە تا چەند پەیوەندی برایەتی و ڕۆحی و خۆشەویستی لە نێوان مامۆستا و قوتابی هەیە لە پێنا و بەرقەرارکردن و بەرەو پێشبردننی عیلم و معریفە و زانستە. ئەو قسەی کە کرد باوتمان ئێمە کولتورێکی کۆمەڵاتیمان هەیە کە زۆر کتێب و کتێبخانەمان خۆش نایە بەداخەوە هەتا ئێستش ئەو کێشە هەیە ئەڵێ ئەگەر لەگەڵ تەلەباتێک ڵاویت و مەرحەوەی تەلەوەی شخصیەتی دابەزێ من بە هیچ جۆرە بڕوان بۆ شتانانی و بە حیاتی بڕۆشم پێی نەبووە دایم لەگەڵ تەلەبە شاتێک ڵاو و شخصیت دەگات بەوە دابەزێ بە هەر دابەزێ ڕەنگە هەتا ئێستا لە قوتابخانەکانی شامام ئەو نمونەی قوتابخانە تورکیەکە کە هێنامەوە چەند سەردانی ماڵی قوتابیەکانەکەن یعنی بەرنامەیانە ساڵانە سەردانەکەن هاتون بۆ ماڵی ئێمە سەردانیشان کرد بۆ هەموو ماڵی قوتابیەکانە چن و باسی کێشەی قوتابیەکەکەن و هانی بدەن و ئەوها بۆ ئێمەش لەگەڵ قوتابەکانمان تێکڵاونی بۆ نەبین بە برادریان من لە وڵاتێکی دواکەوتی عەربی شابووم کە بە تعبیرەکەی خۆمانان دواکەوتووە یعنی قوتابی مامۆستا بەیەک لە کافتێریا دانیشتون نانیشان خواردو چاشیان خواردو زۆر ئاژ بۆ شخصیەتیشی دانەبەزیوە هیچ هیچ ڕووی نەداوە بێ ئەو کللتورێش بگۆڕین و تەلەبەی ئێمەش کە مامۆستا ڕێزیگر نابێ ئیتر بڵێ ئەم مامۆستا بێ مستەوایە و یعنی بە چاوی سوکسەری ئەوقلێتە بگۆڕین هەموو ئەو سەقافەتە بگۆڕین تەلەبە کە مامۆستا هاوکاری کرد و لەگەڵا چوو بە سەیران و ڕێزی کرد و لەگەڵا چوو بە کافتێریا ئەبێ زیاتر لای مامۆستاکەی لای سەنگین و زیاتر ڕێزی بگرێ و باسیشی بکات بۆ بێ بە تەجع مامۆستاکان تریش ئاوا بێنە ناو قوتابیەکان و هاوکاریان کەن و لیام لەگەڵ کێشەکانیان نەبدوین و قەیچێکە ئەو پەیوەندیە تا ئێستا و کولتورە لە سەرەتاییوە لە ئامادەیوە لە زانکۆکانیشە ئەوەیە تەنانەگەر لە ئەڵم تو بۆ لەگەڵ قوتابیدا ئەوەسیت و بۆ تەوقع لەگەڵ قوتابیەکەی تا ئێستا ئەوقلەتە ماوە لای ئێمە ئەبێ ئەو قلەتە ئەو کولتورە دواکەوت و تێپەڕێنین هەمومان. دکتۆر باست لە لێکۆڵینە و بەحس و توێژینەوەکان کرد جەنابەت فەرموود کە لە کۆتایی ساڵەوە قوتابی دەڕوا هەندێک لە قوتابیان کۆپی پەیستی بەحسێک یان بابەتێک دەکا و ئەیهێنێ و بەبێەوەی هیچ ماندوو بێ هەر ناوەڕۆکەکەشی بزانێت کە لەسەر چیەگە پرسیاری لێ بکەیت بۆچی زانکۆکانی ئێمە گرنگیەکی ئەو تۆ یان بۆونە کۆمەڵی لیژنەی زۆر گرنگ دانانن کە بەدەیان فلتەرە ئەم لێکۆڵینەوانە برن وا بکەن کە قوتابی وەکو چۆن نووسەرێکی بە سەلیقە کتێبێکی خۆی ئەنووسێ هێندە پێوەماندووە بێ بە ئەمی ژێوەندە پێوەماندوو بێ بۆی هیچ نەبێ فێری جۆرێ لە نووسین بێ فێری ماندووبوونێ بێ فێری ئەو بێ کە ئەمە لە ماوەی ئەو 18 ساڵی کە خوێندوێتی ئەم بەحس و لێکۆڵینەوەی بەرهەمی خۆیەتی و بەرهەمی بیر و مێشک و بیرکردنەوەی خۆیەتی خۆی هەندێک شتیش ڕەنگە نەکرێت زۆر ئێمە میسالیش نەبین بڵێن ڕقابەدانی لەسەر تەلەبە و اینجا خۆ ئەڵێ من خۆم نووسیمەتەوە بەڵگەی چێ ماوەسا خۆم نووسی ڕاستە من ئەتوانم پێی بڵێم کاکە ئەمە تعبیر و نووسین و دێڕ و کەلیمە و مفرەدەی تۆ نییە تەنانەت وەرە من ناوی ئەم کتێبە پێ ئەڵم کە تۆ لێرە بەکاری هێنا ئەم کتێبە فقه تاریخ حەدیثە تەفسیرە نایزانێ بەڵام ڕەنگە ئەو هەموو ڕقابە و زەبط و ڕەبتەش نەکرێ ئەکەوێتە سەر ئەو هەست و هەست بە مەسئولیەت و هەست شعورەی هەموو تەنانەت مامۆستاش ڕەنگە بتوانێت بەحسێ لەم لەولا بێنێت و تەرقی و فڵان و فیساری پێکە و دەستکارێکی شکا بەڵام ئەکەوێتە سەر هەست و شعوری خۆمان کە خۆمان ویژدانمان هەستمان شعورمان ڕێگە نەدا من هاتووم خۆم هیلاکەکەم خۆممان دووەکەم دەست پێیەکەم بتمانم بە خۆم ئەبێ ئەمە ئەنووسم ئەگەر لاوازش بوو مامۆستا من ئەمە یەکەم جارمە من نۆ دەستمە و ئەوە مستەوا و توانای منە دەکرێت مامۆستاکەش ئەگەر لەگەڵی بڕۆ تۆزی یارمەتی بدا بەڵام ڕەنگە ئەو هەموو ڕقابەتدانێ لە هەموو بەشەکانە نابێ کەس بۆ بنووسێ باوکی مامۆسایە لە ماڵەوە باوکی نووسەرە دەستی نووسین و قەڵەمی هەیە تەلەبێک باوکین بۆی نووسیوە خۆ من بەڵگەم چییە بۆش میسبات ناکرێت زۆر میسالیش نەبین ئەو ناکرێت بەس ئەکەوێتە سەر هەستکردن بە مەسئولیەتی هەمومان وەکو مامۆستا وەکو خوێندکار وەکو قوتابی هەمومان کە خۆمان محاسبە بکەین و لە ڕێگەیەکی شەرعی و ڕاست و خۆمان فێر بکەین و ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە و لەسەر لەگەڵ دکتۆر ئاستی کۆلێژی زانستە ئیسلامیەکان یا خوێندکاران یا بوونی معریفە و زانست بە جیاواز لەگەڵ بەشەکانی تر وەکو جەنابتانکەوەی کە مامۆستای و بەشەن لە چه ئاستێکدایەوە جیاوازی زانستە ئیسلامیەکان لەگەڵ بەشەکانی تر لە چیایە؟
خۆی بەداخەوە زانستی ئیسلامیەکان کۆمتەلەبی زۆر نمرەی لاواز و زەعیف ئەومان بۆ نێرن کەمترین نمرە ئەنێرن بۆ لای ئێمە مادەکانیشمان قورسە ئەو نەحو قەواعید و ئەدەبی کە لە بەشی عەربی خوێندێ ئەو 85 و بەرەو سەرە وەرەگرێ لە ئێمەش عینی شەرحی ابن عەقیل عینی کتێبە خوێندێ یەکێک لە نەحو یەکێکە لە عیلمە حەلق قورسەکان بە ئیترافی هەمومان کە عیلمێکی قورسە مادەکانی تریش مادەکانی ئێمە هەمووی عەربیە ئوسولی فقه قورسە مادەکان قورسە ئەمجارە کەمترین نمرەشم بۆ نێرێ بێگومان ئەمە ناتوانانی وەکو پێویست بێ ناتوانێت وەکو پێویست وەکو پێویست نمرەیەکی بەرزی هەبێ و بە حەز و هینی هەیە کە بەس کەمن هەمانە ڕغبەتی خۆی بۆ ئەوانش کەمن وە سەرکەوتەکانیشمان ساڵانە یەکەم و دووەم سێمەکانمان ئەو قوتابیانە کە بە ڕغبەتی خۆیان هاتوون و دەرەجەیان باش بووە لە 6 و لە 12 ئامادەیی هاتوون لە ئێمە زۆربەی ساڵی یەکەم و دووەم سێمەکان ئەوان و وە مستەوایەکی باشیان هەیە ئەوانە بەس کەمینەیەکی کەمن ئەوانە زۆرینە نین. دکتۆر ئەو دوو ڕۆژەی کەدانراوە بۆ یادی 50 ساڵی دامەزرانی زانکۆی سلێمانی چی ئەبەخشێ چی فێرمان چیمان فێرەکە یا ئەوێ چ پەیامێ بگەێنێ بە قوتابی بە حکومەت بە مامۆستا بە زانکۆ؟ وڵا پەیامی خۆی بابەتێکی فیسیفاڵی و ئاهەنگێڕانە یادی 50 ساڵی دامەزرانی زانکۆی سلێمانیە و هەلێکی تاریخی زۆر گرنگیشەوە کاتێک کە شۆڕشی کورد گفتوگۆکە لە کۆتایی 60ەکانی سەدەی ڕابردووە یەکێک لە داواکاریەکانی داواکاریکی زۆر باش بووە کە ئەبێت لە شاری سلێمانیا زانکۆ بکرێتەوە بۆ زانیاری جەنابەت لە ساڵی 1940 کە بەریتانیا دێت عێراق داگیر دەکات لە بەریتانیا 4 چاپخانە لەگەڵ خۆیان ناهێنن یەکیان لە بەسرا دائێنن دوانیان لە بەغا دائێنن چوارەم یعنی لە سلێمانی دایئێنن سلێمانی ئەو پێگە گرنگی هەیە و لە زۆربەی شتەکانە یەکەم بووە لە زۆربەی گۆڕانکاری پێشاتەکانە لە ساڵی 68 کاتێک کە سەرکردەکانی شۆڕشی کورد گفتوگۆکەن لەگەڵ حکومەتی عێراقیە یەکێک لە داواکاریەکانیانەوە ئەبێ لە شاری سلێمانیا بۆ شاری هەولێریان شوێنەکان نابژێن ئەوێ لە شاری سلێمانیا زانکۆیەکمان بۆ بکەنەوە ئەمە خواستێکی زۆر باشیش بوو سەرکرداری شۆڕشیش لە هەولێر بووە مەلا مستەفای بەرزانی داوای تقریبا هەولێر کۆنترە و عریقترە و هەر وایە ئەو کاتەش ڕاستە شتێک نەبوو بە ناوی هەرێمی کوردستان و ئەوانە بەڵام هەر هەولێرە هەڵبژین بووە مرشح بووە کە بکرێت بە پایتەختی هەرێمی کوردستان لە کاتی حکومەتی عێراقیش ئەم تەنبیهینەکە دروستی کردو هەر ئەوە بوو بەڵام یەکێکە لە داواکاری باشەکان و سەری شەکرێت تەنانەت مام جەلال لەم ساڵانەی دوایە لە چاوپێکەوتنیەکە ئەڵێ ئێمە کاتێک ئاچوون بۆ بەغا و مفۆزاتمانەکە هەڵا بووین تەنها داوای پۆستی سیادیمانە کرد لە وەزارەت و ئەوانە ئەوە داوای چەند پرۆژەی خزمەتگوزاریمان کرد یەکێک لە شتە باشەکەمان داوای زانکۆ سلێمانیمان کرد دوایی شۆڕش هەڵەوە فۆزات سەر ناگرێ و حکومی زاتێکشمان ناداتێ بەڵام زانکۆی سلێمانی هەر ئەمێنێتەوە زانکۆی سلێمانی 50 ساڵ عنی نیو سەدەیەک کراوەتەوە ڕاستە چەند قۆناغێکی سەختی تێپەڕان و سەردەمێ داخی و ئەبرێ بۆ هەولێر و ئەمانە بەڵام زانکۆی سلێمانی گەمانی خزمەتێکی زۆری کردووە لە 68 هەتاکو ئێستا 2010 کە یادی 50 ساڵەیەتی زانکۆ ئەو پەیامە بدا بە خوێندکارە بە کۆی گشتی خەڵکی کە ئەمە 50 ساڵە لە هەرێمی لە کوردستان لە سەر ئاستی کوردستان و لە شاری سلێمانیا زانکۆ کراوەتەوە و دەیان و سەدان خوێندکار و قوتابی لەم زانکۆی دەرچووە و ئێستا لە هەموو کەناڵە گشتیەکانی ژیانی گشتی ڕۆژانە خەڵکیە ڕۆژانی خەڵکیە خزمەت بە وڵات و میلەتە ئەکەن چ لە سیاسەتا بێت چ لە دام و دەستگاکانی حکومەتا بێت چ لە وەزارەتەکان نابێت زۆرێکی ئەوانەی کەسایەتەکان کەسە حکومەتە بن بەڕێوە دەرچووی زانکۆی سلێمانی. دکتۆر بەراوردمان هەیە لەسەر ئاستی چوار پارێزگاکەی کوردستان زانکۆی هەڵەبجە و هەولێر و سلێمانی و دهۆک کە کام زانکۆیە باشترە یان ئاستی معریفی و زانستی لە پێشترە؟ خۆی زانکۆ تازەکان بێگومان ناگەن بە زانکۆینەکان بە تایبەتی ئەمانەی وەکو زانکۆی هەڵەبجەکە ناوەتیە ناو زانکۆی ڕاپەڕین و هەکۆی ئەمانە ئەمان هەم لە ڕووی بیناوە هەم لە ڕووی ستافی مامۆسایانەوە هەم لە ڕووی ئینەوە ئاستێکی باشتریان هەیە و تاریخێک و پێشینێکی زۆرتریان هەیە بەڵام وازانم لە تازەترین ڕیزبندیە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێم یەکەمە لەسەر ئاستی وازامی عێراق دووەم و سێم و چوارەمەکانە یعنی ئاستێکی باشی هەیە لە ڕووی کەمپ و بیناسازیەوە لە ڕووی دام بەڕێوەبەرایەتیەکانەوە لە ڕووی کۆلێجەکان و لە ڕووی بەشەکانەوە ینی زانکۆیەکی باشە ئەگە ساڵانەش سەیری بکەی لە کولی تۆ بگرە بە کولەکانی تر زانکۆی سلێمانی دەرەجەکانی لە هەمووی باشتر یعنی ئەوەی کە خواستێکی زۆری لەسەر هەیە لەوانەیە بڵم ئەوەی کە تا ئێستا دیارە و هێنە لەوانەیە پلەی یەکەمی بەر زانکۆی سلێمانی نەڵم خۆم مامۆسام لەوێ ڕەنگە پلەی یەکەمی لە تازەترین ڕیزبەندیشا بەر زانکۆی سلێمانی کە دو بەر زانکۆی سلێمانیەکەوێ و لە ڕووی مێژووی و شەوە هەر تاریخێکی زیاتری هەیە. بەڵێ دکتۆر گیان کۆتا قسە و پەیام و سەرنجی جەنابتان چییە؟ وڵا کۆتا قسەم سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرانمان و جارێکی تر کەم خۆم مامۆسام لە زانکۆی سلێمانی پیرۆزبایی یادی یوبێلی زێڕین و 50 ساڵی زانکۆی سلێمانی لە هەموو مامۆسایان و قوتابیان و خوێندکاران و شاری سلێمانیەکەین و سوپاسانەکەین. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس حەمەد ساڵح مامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بوون. سوپاس دەکەم دکتۆر گیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.